ژیری دەستکرد خۆی خزاندۆتە ناو تانوپۆپی کۆمەڵگای جیهانی. ئیتر هیچ کەس و هیچ لایەن و کارێک نییە لە ژێر کاریگەری ژیری دەستکردانە بێت. ڕۆژانە کەرەستە و مۆدێلی نوێی ژیری دەستکرد دەکەوێتە بەردەستی خەڵکی ئاسایی و تەنانەت ChatGPT دەرگای بۆ بە بازارکردنی بەکارهێنەرانیش کردەوە بۆی بتوانن مۆدێلی خۆیان ڕابێنن. ئەو دەرفەت و مەترسیانەی ژیری دەستکرد دەیان خۆڵقێنێت ئیتر ئەوەندە زۆر بوون کە دەکرێت چەند هەفتەیەک باسییان لێوە بکرێت. دەمانەوێت بزانین ئێستا کەرەستەکان و مۆدێلەکانی ژیری دەستکرد چین و چۆن بەکاردێن. ئەوە دیجیتال سیتیزێنە. ئەم کاتتان باش. هەژار برنجیم و بە هاوکاری هاوکارانم لە ڕوودا و بە تایبەت هاوکارانی رادیۆی ڕوودا و دیجیتال سیتیزێنی ئەم هەفتەیەتان پێشێش دەکەین. ئەم هەفتەیە گەنجێکی کوردی زۆر زیرەک و خێنشیرن و خۆشەویست کە دانیشتووی دیاسپۆرایە و لە وڵاتی سوید دەژی دەگەڵمە. کاگراڤیار شارەزای بواری ژیری دەستکردە و لەو بوارە قسەی زۆری هەیە بۆ کتن. ئەمڕۆ هێندێکمان بۆ باز دەکات. کاگراڤیار بەخێر بێی. ئەو کاتتان باش بە قوربان سوپاس. کاتت باش سپاس. ڕاویارجان دەتوانی ئەمن دەمێ و بەرنامەیە زۆر گەنجانە بێوەنەی ترقا توشتیشم لەبەر نەکردو و تۆشتی شێرت و منیشتی شێرت و بۆی تەواو خۆمانە بێت هیچ جوانیە بڵێ زۆر فەرمیەوە بێ. بۆچی هێندێک خۆت نانسێنی ینی خۆ بناسێنە بزین تۆ لەکوێ لەدایک بووی لە سوید چ دەکەی کەی چوویە بۆ سوید بە کورتیەگە خۆت بناسێنی بۆ بینەر و بیسەرانی پادکەستەکە زۆر باش دەبێت. زۆر باشە زۆر سپاس. من ناوم ڕاڤیارە و 30 ساڵم ئەوڕۆ لە شاری ئەو ڕۆیانی ئەو ڕۆژ لە دایک بوونت بوو؟ ناوەڵە بەس مەقسەدم 30 ساڵم ئێستا. باشە بوو بورە. لە شاری ڕانیە لە دایک بووم لە 9 ساڵیەوەڕا چووینە سوید لەوێ خوێندن بەعتیادی دوای چووم مهندسیم خوێند دوای هەستم پێکرد لەوێ ڕاکە ئەو خوێندنی خوێندومە نامەوێت لە سەروی ئیش بکەم شتی زۆر زیاتر هەیە و دەمەشتی تر خۆم فێرکەم. ئەمنیش لە بیداتەوە ئینسانە بووم کە حەزم لێشتی نوێ فێر بم کتاب بخوێنمەوە و یەکێک هەر بیەوە خۆی فێرکە لەسەر ئینتەرنێت زۆر شت هەیە. لە ئەین کاتدا خەریکی پرۆژەی خۆبەخش بووم وای پێدەڵم بە کوردی خۆبەخش ڕاستە واڵنتیر ڕاستە خۆبەخش. بەڵێ ئەویشانم زۆر کردووە و زۆر شتم دیتوە لە ئەین کاتدا هەستم کرد دەمە زیاتر و زیاتر گەشە بکەم وشتی نوێتر فێر بم ئەو شتانە زیاتر لەسەر ئینتەرنێتی. لە سوید ئێستا لە چۆ دەژین ڕاڤیار؟ من لە شاری مالمۆ دەژین. لە مالمۆ دەژین. زۆر باشە دەست خۆش. زانیە ڕاڤیار ببوورە دەتوانی لە دەستپێکدا بۆم باس بکەی. ئێستا دەزانم توڵەوەی کە پێی دەڵێن کەرەستەکانی ژیری دەستکرد توڵەکانی ژیری دەستکرد ئێستا لەسەر ئینتەرنێت زۆر شت بەکاردێ ئاپایە شتی دیکە هەنە خەڵک هەر ڕۆژانە دەستە سەری زۆر کەس بەس زیاتر دەچێتە سەر ئەو توڵوەپانەیە کە بۆ کاری بۆ نمونە دروستکردنی گرافیک و وێنە و ئەوە یان هێندێکیش ChatGPT بۆ مەسەلەی تێکستەوە بەکاردێنن. دەتوانی هێندێک پێمان بڵێ ئێستا ئەو توڵانەی کە زۆر ترندن ئەو توڵانەی کە ئێستا زۆر لە لای تۆ سرنج ڕاکێشن هێندێک لەوانە باس بکەیت چی هەیە چی نییە؟ بەڵێ بەس سەرچاو ئێستا شتی زۆر سەرنج ڕاکێش هەیە و شتی نوێ هەموو ڕۆژێ دروست دەکرێت و بڵاو دەکرێتەوە. بۆی ئاسانی بکەین کاک هەژار زۆر پارچە هەیە زۆر کاتەگۆری هەیە. AI هەیە لەسەر سەوت ڕسم ڤیدیۆ لەسەر شت بۆ بکاتە 3D مۆدلی 3D یان بە تێکست جا بداتەوە. مهمترین شت ئێستا ChatGPT ڕاستیەکەی چکە ChatGPT یەکەمەوە بوو کە بڵاو کرایەوە بۆ هەموو خەڵکی لە شەریکەی OpenAI. ڕاستەکەی ئەوانی شەریکەتی خۆبەخش بوون لە بیدایەتەوە بۆیە بەڕای من شتی خۆبەخشیش مهمە و دەبێ زیاتر ئیحتیمامی پێ بدەین ئەمە لە مستەقبل. بەس بۆ جواب پرسیارەکەت دەمەوە ChatGPT پێش 2 ڕۆژ ئەپدەیتێکی نوێیان کرد. ئێستا دەتوانی بۆی بنووسی عین وەخت دەتوانێت ڕسمێکت بۆ بکە دەتوانی ڕسمێکی بدەی بڵێ ئەو ڕسمە چیتەدایە و باسی چ دەکە هەموو زۆر بە جوانی بۆ شەڕح دەکە. ئەین کاتدا AI نوێی هەیە ئێستا کە سەوتت یان تێکستت دەکاتە سەوتی AI ینی دروستکراو بە AI بەس لەسەر سەوتی خۆت. ئەو شتانە هەمویان زۆر مهمن. ChatGPT لە هەمویان مهمترە. ئەوەی ChatGPT لە بەرەوەی ئاخرا بدەیتە بڕێک دەم هەیە باسی بکەم. ئێستا بۆ نمونە کە دەڵی دەتوانی ڕسمی بدەیت یەکێک لە شتەکانی کە باز دەکرێەوە بەڕاستی لە AI دا دەبێت تۆ بزانی چۆنیش قسە لەگەڵ AI دەکەی.
یعنی مەسەلەن تۆ کە دەتەوێت بڵێ بۆ نمونە وێنەیەکم بۆ بکە یان گرافیکێکم بۆ بکە شتێکم بۆ بکە ئێستا یەکێک لە بابەتە هەرە سەرچیەکانی کە باز دەکرێەوە تۆ چۆن پێی دەڵێ چت دەوێت ینی تەنانەت نووسینی داواکاریەکەشت شێوازێک لە زانین و ئەوەی دەوێت بۆ نمونە تۆ دەڵی وێنەیەکی بدەیت ئەوەندەی من بینی بم لەسەر چاتGPT ئەگە پلاسیش بی کە دەبێتە چاتGPT 4 کە دەچیت شوێنێک نییە ئەتاچکەی وێنەیەک شتێک چۆن وێنەکەی دەدەیە یان چۆن پێی دەڵی چ وێنەیەکم بۆ دروست بکە بۆ نمونە پرامپتێکی چۆن دەدەی ینی فەرمانێک دەستورێک بەڵێ پرسیارەکەت زۆر جوانە ئەوە شتێکی نوێیە کە دروست بە پێی دەڵێن prompt engineering یان مهندسی نووسینی ئەندازیاری نووسینی پرامپت ئەندازیاری نووسین بەڵێ ئەوەش زیاتر ئەوەندە نوێیە یەکێک بۆ خۆی فێر دەبێت چەند زیاتر لەگەڵ ئەو سیستەمانە بنووسێ زیاتر فێر دەبێت چ غەڵەتێک دەکات چ شتێکی لەبیر دەچێتەوە چ شتێک مهمە بۆ تو بەزەو فکری ناکاتەوە ChatGPT نوێ بۆی دوای پرسیارەکەت دەمەوە ئێستا بێتایەکیان دروست کردووە ڤەرژنێکی نوێیە دەتوان یەکسەر ڕسمەکە لە سیستەمەکە بخەیە ناوێت کە دەچێت ناوێت لە چاتەکەی لە خوارێ حرفێکی گچکە نووسراوە و دەتوانی لی دەی و ڕسمەکەت بخەیە ناوێت ئەین کاتدا ئەگەر ڤەرژنە کۆنەکانت هەبێ لە GPT-4 لە مۆدلەکەی ئەگەر ماوسەکەت بخەیە سەروی نووساوە ئەدڤانسد کۆدینگ یەکێک لە سیستەمەکانە کە دەتوانی کۆدینگی بۆ کۆدینگی پێشکەوتو بەڵێ ئەگەر ئەوی لێدەی دەتوانانی ڕسمێکدانەی بەس ئێستا گۆڕیویانە و بزانم بۆ هەفتەی کە دێت هەموو کەسێک کە ChatGPT پلسی هەیە دەتوان یەکسەر ڕسمەکە بخاتە ناوێ زۆر باشە بەس ڕاویار ئێستا مەسلەیەکە ئێستا زۆر کەس دەڵێ باشە ChatGPT یان ئەوانی تر توولەکانی دیکەی ئای دەکەوێتە بەردەستی هەموو کەس ئەپە و دای دەبەزێنی جای سابسکراپشنی هەیە ینی ئەوەی کە دەبێت پارەی بۆ بدەیت پولی بۆ بدەیت بۆی کە بتوانین بەکاری بێنی یان بەلاژ بێت بەس پێت وایە ئەدی جیاوازیەکە دەبێتە چی جیاوازیەکە دەمێنێتەوە سەر و مەسلەی ئەندازیاری فەرمان نووسین یان پرامپت ئەنجینیرینگ کە چێ بتوانێت زۆرتر و باشتر لە AI کەڵک وەرگێت چێ بتوانێت کەمتر کەڵکی لێوە بگریانی جیاوازیەکە دەمێنێتەوە ینی تر هەمووی وەکو یەک دەبێوی تر دەبێتە هێزی ژیرەی دەستکرد کە دەرهاویشتەکانی چینەوەی کە سازی دەکات نا وا بزانم زۆر شت دەگۆڕێت تابان چەند باشتر بێت و لەگەڵ نووسینی چەند ئاسانتر دەبێت بۆ تو یەکێک لە مهمترین شتەکان ئەوەیە کە بۆ ChatGPT دەنووسی ئەتو چەند باشتر بزانی لەسەر شتێک ئاسانتر دەبێت ئەگەر بڵین ئارتیکلێک نووسە باش ئێستا لە سیستەمی گوگل ئەگەر پتەوێ یەکێک بڵین با باسی ئیخبار بکەین ئەمن ئارتیکلێک نووسم لەسەر ئیخبار ئەگەر یەکێک بچێتە سەر گوگل سرچی بکە بە دوای شتێک بگەڕێ کە حەقی بەو شتە هەبێت کەمە باسی دەکەین لەوانە نیە لە گوگل دیار بین چونکە هەر نووسیمان ئارتیکلێکمان بۆ بنووسە لە خۆرا دەنووسێ بەزەگە پێ بڵێ ئارتیکلێکم بۆ بنووسە بیدایەتەکەی باشتە مهمەکان باسکە دوای لیستێک بکە دوای بیکە کاتگۆری یەک بە یەک ئەو بۆ نوعی سیستەمەکە دروست کردووە کە گوگل حەزی لەیە وا دەکە لەسەر پێشانی دەدا و خەڵک بە ئاسانی دەبینێتەوە ئەو شتێ باز دەکەم مەقسەدم لەوەیە کە یەکێک دانیشێ پێی بڵێ ئارتیکلەکەم بۆ بنووسە ئەو ئارتیکلێکی بۆ دەنووسێ بەس لەواننی هەندە بە باشی بنووسێ بەس ئەگە تو بزانی چ شتێک باشە هەر پێی بڵێ کاکە ئەو شتانە باشە ئەتو ئەوان بۆ بنووسە بۆ خۆی هەمووت بۆ دەکا ئەوش بنوعێک دەبێتە prompt engineering بەس prompt engineering هەر ئەوە نییە کە ئەتو زمانەکەت باش بێ و بە جوانی بۆی بنووسی دەبێت جارجارش بزانی ئەو شتێ دەمێ بیکەم چ شتێک باشە لەو مەجالە چ شتێک خراپە ڕاستە منەوەی ڕۆژێ لەسەر قسەکەی تۆ ببوورە هێندێک قوتابی زانکۆی سۆران لێرە بوون بەوانی شمود و دەیانەما چۆن دەتوانین زانیاریمان دەستکەوتم وڵای ئێستا هەر زۆر بەسیت بۆتەوە بچوونە سەر ChatGPT ئەگەر دەخولەکی شت کاتە بێ 20 شت کاتە بێ بۆی بنووسە بۆی بڵێ ئەو سابجێکتە یان ئەو مۆزوعم بۆشی بکەوە بۆ خوێندنەوەی کە لە 20 خولەکدا تەواو بێت ئەوی ژوات بۆ جێبەجێ دەکات بۆ سامرایزیان کورد دەکاتەوە کە لە 20 خولەکدا بتوانی ئەو مۆزوع بتوانی بخێنیەوە یا سەردێرە زانیاری لەسەر دەربکەوێ بەڵام دەمەوێت ئەوە بەکاربێنم بۆی بچمە سەر پرسیارەکەی دیکەم ئێستا زۆر باز لە بەکارهێنانی ژیری دەستکرد دەکرێت لە سیستمی پەروەردەدا یانەوەی بە ئینگلیزیەکەی پێ دەڵێن education AI education و ئەوە تۆ پێت وایە بە تایبەتی ئێستا لە سویدی وەکو تەجروبەی خۆت لەوێ پێت وایە پێگەی ژیری دەستکرد لە ناو سیستمی پەروەردەدا چۆن دەبێ ینی قازانجەکان و بەهرەکانی ژیری دەستکرد بۆ سیستمی پەروەردە چین چۆن بەکاردێن بەڵێ ئەوە بزانم دەبێت یەکێک لە مهمترین پارچەی
AI کە زۆر خەڵک شتی باشی لە دەبینێت چکە زۆربەی شتەکانی تر گرافیک و شتیوە ینی دەبێت یەکێک خوێندنێکی هەبێ یان حەزێکی هەبێ بۆی ئەو شتانە بەکاربێنێ و ئیسیفادەی لێ بکە بەس شتی وەکو خوێندنەوە و پەروەردەدان ئەوە هەمومان پارچێک یعنی هەمومان منداڵ بووین هەمومان دەبێت پەروەردە بدرێن ئەو شتە بەڕای من زۆر مهمە و مهمتریش دەبێت بەکارهێنانی ئەو شتانە دەتوانێت هەر تەتەوەر دەکات طبعاً بەزێکێک لە شتە ئاسانەکان دەتوانەوە بڵین تەڵەبێکمان هەیە هەندە باش نیە لە بیرکاری ئەوە هەموو ساڵێ تەڵەبەکانی تر دەرەجەی باشتر دێنن ئەو هەندە بە باش فێر نابێ سیستەمی AI دەتوانێت وا بکە فێری کە ئەتو کاکە لەو شتانە تۆزە خراپی بە ئەو سعیانە بکەین یان ئەو شتانە فێر بین هەوڵ بدەی ئەو سەردێڕانە فێربی لەسەرەوە کێوانە بەڵێ AI چۆن ئەگەر چەند معلوماتی زیاتر هەبێ ئاسانتر دەتوانێت یارمەتیتدا ئێستا ئەگەر بە ینی هەر بە سوعبەت بڵێن ئەو تەڵەبە زۆر باشنە لە بیرکاری بەس AI زۆر معلوماتی وی خڕکردەوە دوای لەوانەیە بگاتە ئاستەیەک وای پێ بڵێ ئەتو مابینی سعات 2 بۆ 4 هەموو ڕۆژێ 2 سعات تەمرین بکەوە باشترین وەختە بۆ تو جاها پلانی بۆ دروست دەکات بیزەبت بە ئەو نەفەریان بیزەبت بە ئەو ئینسان یعنی وەک مامۆستایەک لە قوتابیەکە تێدەگا بزانێت تەنانەت قوتابیەکە لە چ کاتێک دەڕۆژدا هێزی فێربوونی باشتری هەیە و دەتوانێت باشتر فێر ببێت پێی دەڵێ لەو کاتەدا حەول بدە بۆی کە تۆ فێری بیرکاری ببی وایە بەڵێ ئەوە یەکێک لە ئێکزەمپلەکانە یەکێک لە نمونونەکانە زۆر باشە ئای بۆ شتی دیکە چۆن ئێستا بۆ نمونە تۆ باسی بیرکاریت کرد بۆ نمونە ئەمە زۆرم باز لە مەسلەی تەندروستی کردووە بەس دەمهەیە بچمە ناو شتی دیکەش گرنگە بە بڕوای من ئێمە تێبگەین کە ژیری دەستکرد چۆن کار دەکات ژیری دەستکرد باسیشم کردووە لە پادکەستەکانی دیکە بەس مەسلەی ئەو نورال نەتوەرک و مەشین لەرنینگ و ئەوە کە فێربوونی مەچینە یان مەسەلەن شەبەکەی دەمارەکانی مرۆڤ کە لی وەرگیراوە بیرۆکەکە و کراوە بە ژیری دەستکرد دەتوانین بڵین ژیری دەستکرد مامۆستایەکە کە نەماندوو دەبێ نەبێت تااقەت دەبێ و هەمان شتیشت هەر دەتوانێت هەر بۆ دووبارە کاتەوە و بە گوێرەی هەر قوتابیەی وەگەوەی کە هەر قوتابیەک مامۆستایەکی تایبەت بەخۆی هەبێت کە شێوازی فێرکاریەکە بە گوێرەی ئەو قوتابیەدا دەڕژێتەوە وایە ئەوە دەتوانین وا بڵێن زۆر بە جوانی وا بەڵێ ڕاستە دەست خۆش باشە ئێستا شتێکی تر هەیە من دەزانم تۆ بۆ خۆت لەوێ لە سوید بە شێوازێک ژیری دەستکردت بۆ خۆت کردووە بە هەلی ڕەخساندنی کار بۆ خۆت ینی هێندێک کار دەکەی و لە ماڵەوەی و گەنجێکی کوردی لەوێ بۆ ئێمە جێشانازی بەڵام لە عینی کاتیشدا زۆر باز لەوەی دەکرێت کە ژیری دەستکرد AI هەلە کارەکان لە مرۆڤەکان دەستێنێتەوە ینی دەڵێن ئیتر مرۆڤەکان دەگەینە شوێنێک مرۆڤەکان هەر کەسە دەبێت بچێت لە ماڵی خۆی دابنیشێت تریژ ناکە حکوومەت دەبێت موچەی بداتێت و ژیری دەستکرد کارەکان دەکات و ئیتر پێویست ناکات کەسی دیکە بچتە سەر کارەکە هەندێکیش دەڵێن ناوانە دەگەڵ هاتنی ژیری دەستکرد هەلی کاری نوێژ دروست دەبێت ینی دەگەڵ هاتنی ژیری دەستکرد هێندێک کەس دەتوانێت جار هەلی کاری نوێ بۆ خۆیان دروست بکەن کاری نوێ دەبێت ڕاستە هێندێک کار نامێن هێندێکی دیکە دەبێت تۆ پێت وایە لە مەسلەی ڕەخساندنی هەلیکار یانەوەی کە بە ئینگلیزی پێی دەڵێن ئینتەرپرنەرشیپ لەویدا AI لە چۆیە تۆ پێت وایە AI مەترسیە بۆ هەلیکار یان پێت وایە هەلە بۆ ڕەخساندنی هەلیکار بۆ مرۆڤەکان بەڕای من شتێکی زۆر باشە تەبعا مەترسی زۆر تێدا دەبێت بەس یەکێک لە مهمترین شتەکان ئەوەیە کە دەتوانی زۆر شت بکەی کە جاران لەوانەیە بە 2-3 مانگ وەختی ویزبا ئێستا بە هەفتەیەک بە 2-3 سعات دەتوانێت ئەو شتە بکەیت بۆ من چۆن بەکاری دێنم من قەناتێکی یوتیوبم کردەوە ڕسمێکەیە بە من دەچێت کردومەتە کارتۆنی سەوتی خۆم تەمرین پێ کردووە AIەک بە سەوتی من دەتوانێت قسام بکە نووسینە کەس دەتوانم بە ChatGPT بڵێم لەمە ڤیدیۆیەک لەسەر ئەو شتانە دروستکەم سکریپتێکم بۆ بنووسە ئەو سکریپتە دەتوانم بدەمە سەوتی AIەکەی خۆم ڕسمەکەشم دەتوانم بە ڕێگای AI وا بکەم بجوڵێت و قسام بکە ئەو وای لێ کرد کە من هەندێک معلوماتم هەیە دەتوانم خەڵکیکە فێر بکەم بەس لەوانەیە جاران شەرمم کرد بە نم وێرا بە قسام بکەم بۆ خۆم لە پێش کامێرەیەک یان سەوتی خۆم بڵاو بکەمەوە بەس ئێستا بە ڕێگای AI دەتوان ئەو شتانە هەموو بکەم زۆر بە ئاسانی پێویست ناکە دموچاوی خۆشم دیار بێ بەس ئاین وەخت دەتوان معلوماتی خۆم بڵاو بکەمەوە خەڵکی کەش
یانی شتی باش لێ وەرگرێت. جاوت چۆن قازانج دەگەێنێ بە تۆ ئەوەش گرنگە تۆ کەناڵێکی یوتیوبت هەیە ڕەنگە سابسکرایبرت هەبێ خەڵک دێن چاوی لێ دەکەن بەشێکی زۆر لە کوردستان ئێستا شارزاییان لەوەی هەیە بەس من پێم خۆشە بەڕاستی بیسەر و بینەری دیجیتال سیتیزن لە شتەکان زۆر بە هەسانی تێبگات تۆ کەناڵە یوتیوبەکەت هەیە لەوێ بە AI هاتووی بە ژیری دەستکرد هاتووی خۆت دروست کردو تۆ ڤیددیۆ دادنەی زانیاریەکانی خۆت بڵاو دەکەیە بەسەوە چۆن قازانج بە تۆ دەگەێنێتەوە. بەڵێ لە ئۆنلاین زۆر نوع شێوە هەیە کێکێک بتوانێت ئەو شتانی پیکە پارەی پێوەرگرێت ئەوەش بەڕای من شتێکە کە دەتوانێت خەڵک زۆر لەسەری بخوێنێتەوە بەڕای من زۆر خەڵک هەیە کە زۆر ئینتەرنێت بەکاردێنێ بەس ئەو شتانە زۆر بەکامی بەکاردێنێت یان معلوماتیان دێنێ لەسەر شتانە ئەوەش گوناحە بۆ خۆی چکە هەموو کوڕێکی گەنج یان هەموو کەسێک دەیەوێت شتێک بکە کە حەزی لێ بۆ عین وەخت پارەی پێ وەرگێت و پێویست نەکە ینی ئیشی تر بکە. من کۆرس و شە دەتوانم بفرۆشم ئەوە یەکێک لە ڕێگایەکانە. ڕێگایشتر ئەوەیە کە زۆر سبسکرایبەرت هەبێ یان خەڵک تەماشای بکەن شەریکەی ترس دایانەوێت سپۆنسەرشتیان بۆ بکەیت دایانەوێت دعایان بۆ بکەیت لە قەناتەکەی خۆت باسی ئەوانە بکەیت. ئەوجا من چونکە باسی AI دەکەم زیاتر شەریکەی AI وشتیوایە توول و ئەو شتە سیستەمانی خۆیان بۆ من دەنێرن دایانەوێت تاقییان بکەمەوە و لە سیستەم بۆ یان لە یوتیوب بۆ خەڵکی باسکەم و عین وەخت پارێکی پێ وەردەگرم بەس خەڵکی تریش فێر دەکەم. کۆرسی فۆتۆشۆپ پشتی واژ دەفرۆشم عین وەخت ئەوە شتێکێک خەڵک دایمەن دەوێت زیاتر و زیاتر لە سەری فێر بێ گرافیک دەزاینەر یان بۆ زۆر شتی تر بەڵێ بەو نوعانەیەکی دەتوانێت پارە پەیداکە. زۆر گرینگە ئەو مەسەلەی ئینترپرنەرشیپ ینی کارسازی زۆر گرینگە بۆ کۆمەلگای کوردستان بەڕاستی ئەوە بەو مانایە نییە کە تەنها گەنجانەی کە لە بواری تەکنۆلۆژی شارەزان یان گرافیک شارەزان یان ڤیدیۆ ئەدیتینگ شارەزان یان هەر شتێکی دیکە تۆ دەتوانی شارەزای و زانیاریەکەت لەسەر هەر شتێک بێ تۆ دەتوانی مۆزیک ژەنبی ینی مۆسیقازان بی و لەسەر ئینتەرنێت هەرتەنانەت لە ڕێگای ژیری دەستکردیشەوە بتوانی خەڵک فێری ئامێرژەنی بکەی فێری مۆسیقا بکەیت تۆ دەتوانی تەنانەت لە ڕێگای سازکردنی خواردن لە هەر ڕێگایکی دیکە لە هەر بوارێک کە شارەزایی تۆیە بتوانی کارسازی بکەی بۆ خۆت و ژیری دەستکردیش بۆوە ئاسانکاریمان بۆ دەکا. بەزەگە بە دیاریکراوی راویار باسی وەی بکەم ئێستا چات GPT دەڵێ وا دەکەم بەکارهێنەرانی چات GPT ئەو مۆدێلانەی کە تەمرینیان پێ دەکەن ڕاهێنانیان پێ دەکەن لەسەر چات GPT بتوانن ڕاهێنانی پێ بکەن و بیفرۆشنەوە ئەومان دەتوانی بە کورتی بۆشی بکەی و مەبەز لەوەی چییە؟ بەڵێ ئەوە سیستەمەکە بۆ خۆشم دوێنێ بەکارم هێنا زوو بەکارمێنەوە پێشتر بەس ئێستا زۆر باشتر بووە. وەکو بیدایەت باسمان کرد ئەگەر یەکێک بڵێ ئارتیکلەکەم بۆ بنووسە وەکو باسم کرد ئەگەر بە قۆڵی بۆی باز نەکەی چۆن بۆ بنووسێ لەوانە لە خۆڕ شتێکت داتێ بەس ئەتو ئێستا کە چات GPT یان پرۆگرامی AI بۆ خۆت دروست دەکەی دەتوانی پێی بڵێ ئێستاگەم یەکەی دکتۆرێکی نەفسی دروستکەم بڵێن لەوانەیە زۆر خەڵک نەخۆشی نەفسیان هەبێ بیانەوە قسە لەگە یەکێک بکەم بەس نانەوە معلوماتەکەیان هەموو خەڵکێک پێی بزانێ ئەو وەختە دەتوانێت بۆتێک دروستکەی یان کۆمپیوتەرێک دروستکەی قسەی لەگەڵ دەکەی ئەوجا بۆ بینە سەر مەسەلەکە دەتوانی پێ بڵێ کە من ئەو بۆتە دروست دەکەم لە بیدایەتەوە پێی دەڵێ دەمەوێت هەر پرسیارێکت لێ بکەم ئەتوو بە جوانی و بە ناسچی جوابم دەیەوە دائما پرسیارێکی ترم لێ بکەی بۆی بۆ خۆم جوابەکە بینمەوە وەکو منە خۆش دکتۆرێکی نەفسی بەو نوعانە دەتوانێت پێ بڵێ چۆن بکات و چۆن نەکات و چۆن قسەت لەگەڵ بکات چ پرسیارێکت لێ بکاتەوە دائیمەن یەکسەر جوابێکت نەداتەوە بەو نوع دەتوانێت ڕۆبۆتەکە دروستکەی دوای کە یەکێک دەچێتە ناو ڕۆبۆتەکە یەکەم جار دەڵێ سلااو من ناوم کاک هەژارە دەتوانین یارمەتیم دەی ئەوجا پێ دەڵێ بەڵێ دەتوانم یارمەتی دەم زۆر ئەتیادێ یەکێک نەخۆشی بڵێن نەفسی هەبێ یان ئەوە چێ وەکو هەڵامەتە چییە بەسی نەفسیە ئەتوو کەنجین هەست پێ دەکەی وەزعت خراپە ڕۆژانە ئەوجا دەست پێ دەکەی بەم نەخەشی بەس ئەگەر ئەو شتت نەکرد با یەکسەر بۆ نووسی بە دەتوانانی یارمەتیم دەی لەوانێت پێت بڵێ یارمەتی چت دەوێتەوە ڕاست ینی تۆ ئەو سەردێرانەیە یانە شتانێک کە دەگەڵی باز دەکەی وکو بۆ تێک دەتوانی بڵێ ئەوە بۆ خەڵکی ترێژ بەردەست بێت و تۆ ڕاهێنانی پێ دەکەی قسەی دەگەڵ دەکەی وەکو کەسێک کە شتی فێر دەکەی اینجا دواتر دەتوانرێ و ڕاهێنانەی تۆ لە بەردەستی خەڵکی تر بێت. باشە ڕاویار بە بڕوای تو مەترسیەکانی ژیری دەستکرد چییە؟ مەترسی زۆرە ئەگە فکر لەوەی بکەینەوە خەڵک چۆن ئینتەرنێت بەکاردێنێ ئەوڕۆ زیاتر هەست بەوەی دەکەین کە مەترسیەکان دەتوانێت زۆر بن بۆ هەندێک کەس بۆ هەندێک کەس ئەو شتە زۆر شتێکی باشە بالعکسە ئەگە فکر لە ئینتەرنێت و مۆبایلی ئەتادی
کە هەموو کەسێک هەیەی ئێستا زۆربەی خەڵک ئینتەرنێت چۆن بەکاردێنێت زۆربەی خەڵک دەچێتە ناو فەیسبوک لەوانەیە یان سوسیالە مێدیاکانیکە زۆربەی وەختیان لەسەروەیە یان تەماشای ڤیدیۆی دەکەن ڤیدیۆی 15 سانیەی لەوانەیە یان ڤیدیۆی تۆزێک دوور درێژتر بەس ئەو شتانە زیاتر معلوماتت نادات لەوانە شتی کۆمیدیتر بن شتی ئێنتەرتەینمنت بن هەندێک بۆ خۆش شێشتەکان AI ئەو شتانە زۆر زیاتر و ئاسانتر دەکات وا دەکات ئەگەر حەزت لە تۆپانە بێ ئێستا 100 ڤیدیۆ زیاتر دەبێت لەسەر ئەو لایبانەیە کە ئەتوو حەزت لەیە بەو نوعی کراوەکە بیزەبت شخصێتی تو شخصێتی هەندێک نەفەری تر ئەو شتانیان زیاتر حەز لێ بێت ئەو شتانە وا دەکات کە ئەوانەی وەخت لەسەر ئینتەرنێت و کۆمپیوتەر و مۆبایل و شتووە لەسەر شتیوا دادەنن ئەوان بۆوان مەترسیتر دەبێت چکە شتی زیاتر دەبێت سەرنجیان ڕادژێشێ وا دەکەن لەوانە شتیکەیان پێ نەکرێت ئەین وەخت بۆ یەکێک کە ئەو شتانە دروست دەکات یان ئەو شتانە بەکاردێنێ بۆی معلومات بڵاو کاتەوە یان ئیشێک پێ بکە زۆر ئاسانتر دەبێت ئەین وەخت چکە وا دەکات ئەویشانە ئاسانتر بن بە سرعتر شتەکانی خۆی بڵاو بکاتەوە فکرەی خۆی بگایەتە خەڵکی تر لەو دنیاە ئەوجا مەترسەکە ئەوەیە ئەتوو لە کوێی لەولایە ئەتوو ئەوەی ئەو شتانە بەکاردێنی یان ئەو شتانە ئەتوو بەکاردێنن ئەگەر یەکێک لەو نەفەرانە بێ کە ئەو شتانە بەکارت دێنن زۆربەی وەخت هیچ پێ نەکەی مەترسەکەی زۆرە چونکە معلومات و ئیخباری نوێ مشکلەکە ئەوە نییە کە دەبێتە فیک نیوز مشکل ئەوەیە کە ئەتوو فەرقی فیک نیوز و ئیخباری وەکو بڵێ جدی و ڕاستی نازانی ینی زانیاری و هەواڵی دروست و زانیاری و هەواڵی هەڵا لێکیان ناکەیەوە کە کامەی ڕاستە و کامێ بەڵێ ئەوەیە مشکلەکە کە زۆر خەڵک فکر لێ ناکاتەوە چکە ئەگەر ئەتوو فەرقەکەی بزانی ئەتیا دێ دەتوانێت پێ بکەنی بڵێ ئەوە نەیزانی ئەها ئەوهایە بەس مشکلەکە کەوا لێ دەکە هەمومان نازانین شتێکی سرچ دەکەی دەڵێ کاکە ئەو نەفەرە مردووە لەوانەیە 100 ئارتیکل 100 ئیخبار لەسەر و نووسرا بکە ئەو نەفەرە مردووە عین وەخت 100 ئیخبارێکە هەیە کە دەڵێ ئەو نەفەرە نەمردووە بیزە ئەوجا وای لێ دێ ئەتوو ئەگەر ئەوی نەفەرە نەبینی یان لە ناو هەموو شتێک نەبی ڕاستێکە نازانی چیە باشە ئیلان ماسک دەڵێت هەموو گیان لەبەرێک وەکو حیوانەکان و ئەوانە جیاوازیان دەگە مرۆڤەوە هەموو مێشکیان هەیە هەموو عەقڵیان هەیە بەڵام ژیر نین هێندەی مرۆڤ ژیرە زیرەکە ئەوە بەس دەڵێ AI مەترسیەکەی لەوەیدایە کە دەتوانێت لە مرۆڤ ژیرتر بێت و نەماندوو دەبێنە نان دەخوانە ئاو دەخوا هیچ و بەس کۆمپیوتینگە و ینی هێزی کۆمپیوتەرە و دەیباتە پێشێت تۆ پێ دوایە دەگاتە ئاستێکەی تر ئەو جار وای لێبێ AI یان ژیری دەستکرد مرۆڤەکان کۆنتترۆل بکایە پێ دوایە ناگاتەوێ بەڕای من لە ئێستا و تۆزە گوایە زۆر بەمان مۆبیلمان پێەیە لە جاران ئاسانترە نامەیەک بنێری بۆ برادێک نامەیەک بنێری بۆ یەکێک تر بەس ئەین وەخت وای لێکردون کە زۆربەی وەختمان لەسەر ئەو شتانە دادنین و ئەوە بەڕای من شقاوەک نزیکتر دەبێت کە لەوەی تۆ باسی دەکەیت چکە لە ئێستاوە ئێمە واین زۆربەی شتەکان دەکەین ئەوەیە کە شتێکی دیجیتاڵی بتوانێت سەر بگرێت یان سیستەمەک بەباشی ئیشێ بکە ئێمە ئەو پارچانەین کە وا دەکەین ئەو شتە بەچاچی یەکتر بگرێت طبعا ئێستا زۆر خەڵک پێویستن لەویشانە زیرەکیان پێویستە تاکو ئێستا بەس کە ئەو شتە تەتەور و باشتر دەبێت ئەو پارچانە کەمتر دەبنەوە لەوانەیە یەکێک لە جیاتی دەکەس یەک ئیش بکات دەتوانێت دوو نەفەر ئیشی دەکەس بکەن عین وەخت ڕاست باشە تۆ ڕاویار پێ دوایە ڕاستە تۆ ئێستا لە دیاسپۆرا دەژی لە سویدی بەڵام لە کوردستانیش بووی لێرە گەورە بووی ئێستاش لە دوورەوە کۆمەلگای کوردستان دەناسی پێ دوایە کۆمەلگای کوردستان و هاوڵاتی دیجیتاڵی کورد چۆن دەتوانێت خۆی دەگەڵ ئەو ڕاهێڵە نوێرەیە دەگەڵ ئەو شەپۆ لە نوێی ژیری دەستکردڕێک بخە کۆمەلگای کوردی چۆن دەتوانێت بە باشترین شێوە کەڵک لە ژیری دەستکرد وەرگێ بەڵێ ئەوە مشکلەکە کە زۆر وڵاتان باسی دەکەن ئێستا بەڕای من مهمترینشت ئەوەیە شتەکە گران نەکەی شتەکە نەکەی شتێکی تۆزە کۆمپلێکس قورس بەڵێ سیستەمەکە هەیە دەتوانی بۆی بنووسی جواب بدەداتەوە چۆن بەکاریدێنی کەیفی خۆتە دایمە فکر مەکەوە ئەوە نەفرێکە ئەو شتانەی خوێندوە چەند ساڵ معلوماتی لەسەر شتە هەیە بۆیە بەوی زۆر ئاسانترە و بۆیە ئەو تێدەگا هیچی جوانیە ئەمن بۆ خۆم ئەو شتانە خۆم فێر کرد باوەڕکە ئەو معلوماتە ئەو شتانە ئێستانە مێشکم هەیە لەوانینە کوردەکەم هەندە باش بێ بەس ئەو شتانەی دەزانم بۆ ماوەی 2 مانگ دەتوانم فێرە خەڵکی تری بکەم کە بۆ خۆم لەوانەیە 3-4 ساڵە خەریکم بۆیە ئەو شتان ئاسانتر و ئاسانتر دەبن و AI وا دەکات هەموو کەسێک بتوانێت ئەو شتانە بەکاربێنێ چۆکو بۆم باسکیری یەکەکە بتوانێت قسەی لەگەڵ بکە بزانێت چی دەوێت ئەو جواب دەداتەوە
ڕێگای ڕاستت پیشان دەدا وەڵام من پێم وایە ڕاویار باشە تۆ لە کەناڵە یوتیوبەکەت ئەگەر هەر دەست پێ بکەی بۆەوەی دەست پێ بکەی بۆ و مەسلەی ئەندازیاری فەرماندان بەژیری دەست کرد بەڕاستی ئەو پرامپت ئەنجینیرینگ کە بە ئینگلیزی پێ دەڵێن ئێستا شتێکی زۆر گەورە ینی تۆ ئەگەر بۆ بەکارهێنانی AI تەنها شتێک کە دەبێ بیزانی ئەو مەسلەیە کە چۆن دەگەڵ AI قسە بکەیت چۆن پەیوەندی پێوە بکەیت و چۆن تێگەێنی کە تۆ چیت دەبێت جیا لەوەی کە ئینگلیزیش بزانی گەرچی ئێستاوە لە بواری کوردیشەوە پێش دەکەوێت هیوادارم لە بواری کوردی و زیاتر پێش بکەوێمە هەمووشمان بتوانین بەردێک لەسەر بەردێکدا بنین بۆ مەسلەی پێشکەوتنی AI هەم لە بواری کوردیەوە هەم زمانی کوردی هەم لە کوردی تێگەیشتنیەوەوانە و گرنگی شەگەنجی وەکو تۆ هەتا دەتوانن وا بکەن AI دەگەڵ کۆمەلگای کوردی بگونجێنن ئەو گەنجە زیرەکانەی کە هەن لەو بوارەوە کار دەکەن شارەزاییان هەیە زۆر سپاس دەکەم ببوورە ڕاویار لە بەرۆی کاتی پادکەستەکە سنووردارە دیارە برادران لە کۆنتترۆلەوە پێم دەڵێن کات نەماوە دەبێت کۆتایی پێ بێنەوەوانە هیوادارم دیسانیش دەرفەتە بێ فرسەتە بێ بتوانین دیسان قسە بکەینەوە لەسەر شتانە بە ورتری بچینە نێو یەکێکی بابەتەکانەوە ژیری دەستکرد زۆر هەڵدەگرێ بەڕاستی بۆ باسکردن تا کوێستامنەوە چەند بەرنامەم کردووە لەسەر لایەنە جیاوازەکانی یا بەگشتی و ئەوانە زۆر سپاس دەکەم بۆ کاتێک کە بۆ منت تەرخان کرد دەزانم کارت زۆرە لەوێ زۆر سپاس بۆ تۆ بینەران و بیسەرانی بەڕێزی پادکەستی دیجیتال سیتیزنەوەی کە 20تان پادکەستی ئەم هەفتەی دیجیتال سیتیزن بوو هیوادارم وەک هەمیشە لەگەڵمان بن هێدفۆنەکانتان لە جۆ کردبێت ئەم پادکەستەشتان بە ئارامی گوێگرتبێت دەگەڵ ئێمە بمێننەوە هاوڕێمان بن پشتیوانمان بن خۆتان دەزانن من هەموو جار دەڵم ئێوە بەهێزترین و گەورەترین و گرنگترین سپانسەری ئەم پادکەستن لە ڕەخنە و پێشنیاز و پرسیار و داواکاریەکانتان بێبەریمان مەکەن دەست لە سابسکرایب و فالۆ و گوێ بیستبوونی پادکەستەکەمان لەسەر پلاتفۆرمە جیاوازەکانی پادکەست هەڵمەگرن ڕۆژانی دووشەممە ئێستا هاوکارانم کاتەکەشیان گۆڕیوە ڕۆژانی دووشەمە لەسەر رادیۆی ڕوودا و ساعت 3 ئێوارە دەتوان گوێبیستی دیجیتال سیتیزن بن لە هەرێمی کوردستانی خۆشەویست و لە هەموو شوێنی دنیا دەتوانن لە ڕێگای پلاتفۆرمە دیجیتالیەکانەوە گوێبیستی دیجیتال سیتیزن بن هاوڕامان بن دەگەڵمان بن هاوکاریمان بکەن کوردستان ئاوەدان کاتێکی خۆش